ئەزیزان بەردەوام دەبین دەست بە تەوەریەکەمی گفتووەکانمان دەکەین کە باسەوە دەکەین لە ڕۆژانی ڕابردوو هێزی پێشمەرگە و سوپای قۆناغێکی دیکەی ئۆپراسیۆنی ئێرادەی پۆلاینیان ئەنجامدا. ئەمە لە کاتێکدایە و پۆڕاستینانە بەردەوامیان دەبێت تا و کاتی تیرۆرستانی داعش بە تەواتی لەناو دەچن. ئەم ئۆپراسیۆنە گەشتۆتە قۆناغی پێنجەم کە ئامانجلەی لەناوبردن و بنبڕکردنی چەکدارانی داعشە بە تایبەتتر لەو شوێنانەی کە بۆشایی ئەمنی لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقدایە بۆ تیرۆرستان دەرفەتیان نامێنێت کە بتوانن لەو مۆڵگانی کە دروستیان کردووە بمێنەوە بە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز ببورن ئەمیدڕۆکن عادل زەنگەران نوێنەری وەزارەتی پێشمەرگە لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق میوانی بەیانی کورسات نیوزە. سپاس بۆ ئامادەبوونت کاک ئەمیدڕۆکن، سپاس بۆ میوانداریەکەت. ئەو ئۆپراسیۆنانی کەوا ئەنجام دەدێت و ئامانجی لێ بنەبڕنکردنی تیرۆرستانی داعش بە تایبەتر لەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی هەیە گەیشتۆتە کوێ و چۆن هەنگاوەکانی بەرەو پێشناوە؟ زۆر سپاس. سڵاو بۆ ڕوحی پاکی شەیدە قارەمانەکان ڕێگای ڕزگاری و شەیدەکانی شەڕی داعش، هەروەها سڵاو ڕێز بۆ پێشمەرگە قارەمانەکان کە بریندار بوون لەو ڕێگایەدا و سڵاو ڕێز بۆ فەرماندە سەربازیەکان و سڵاو ڕێز بۆ پێشمەرگە قارەمانەکان و سڵاو ڕێز بۆ بینەرانی کورسات تیڤ بە تایبەت بەرنامی بەیانی باش. سڵاو بۆ جەنابتان و سڵاو ڕێز بۆ کاکە کرم لێرە لەگەڵ جەنابتان لە ستافی بەرنامە بڵین و ڕێز خۆشەویستیم بۆ کاک بێستون پەیامنێری کورسات تیڤ لە بەغدا بەڕاستی زۆر ماندووە لەگەڵمان لە کارەکان. سڵاو بۆ هەموو لایەک. دیارە دوای ڕووداوەکانی تێرۆریستان کە بەشێ لە شارەکانی کۆنتترۆل کرد لە ساڵی 2014 ومانەوەیان بۆ ماوەیەکی زۆر لەو شوێنانە و پاش ئەوە خۆڕێخستنەوەی سوپای عێراقی و کۆکردنەوەی هێزەکانیان بە هەماهەنگی و بەشداری هێزی پێشمەرگە توانرا تێرۆریستان لە شارەکان و دەربنێنن و شارەکان پاکردنێنەوە لە تیرۆریستان. پاشەوە دیارە تیرۆریستان لە شارەکان پاک کرانەوە بڵین، ڕوویان کردە دەشتایەکان و بڵین شاخەکان بۆی بتوانن لەوێ خۆیان ڕێخەنەوە و جارێکی تر بەرنامەی خۆیان و پلانی خۆیان دروست بکەن. لەو شوێنانە یعنی بەرنامەی کارە بڵین شەڕ و پلانی تاکتیکی خۆیان بگۆڕن لە شەڕی ڕوبەڕووبوونەوە بۆ شەڕی ئیسابات بڵین. بەڵێ دیارە لە دوای پاشەکشەی هێزەکانی پێشمەرگە لە دوو ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە 2017 و شوێنگرتنەوەەی بەشێ لەو شوێنانی کە هێز پێشمەرگە پاشەکشەی کردبوو لەلایەن سوپای عێراقیەوە و نەتوانینی سوپای عێراقی بۆ هەموو شوێنەکان وای کرد بۆشایەکی ئەمنی لەو شوێنانە دروست بکرێت لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقیە. تیرۆریستان ئەم شوێنانەیان بە هەند وەرگرت بۆی بتوانن لەو شوێنانەیە خۆیان جێگیرکەن و بتوانن شوێنی حەوانەوە بۆ خۆیان دروست بکەن و بتوانن لەوێەوە پلان و بەردامەی خۆیان جێبەجێ بکەن و دیارە لەوێەوە بتوانن پەیوەندیان بە شاننووسۆکانی خۆیانەوە لە ناو شار و لایەنگرانی خۆیان دروست بکەن جارێکی تر. بەڵێ لە ئێستادا ئەم ئۆپراسیۆنە کە گەیشتۆتە قۆناغی پێنجەم توانیوێتی ئەو هەنگاو و جوڵانی تیرۆریستانی داعش بە تایبەتتر لەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی تێدا هەبووە کۆنتترۆڵ بکرێت؟ دیارە ئەگەر بۆی تەواوی کەم باسەکەم لە دوای ئەو ماوانەی کەەوە کووتمان ئەم بۆشای ئەمنیانە دروست بوو بە بەردەوامی سوپای عێراقی و هێزی پێشمەرگە ڕوبەڕووی تیرۆریستان بوونەتەوە و وایان لیان کردووە کە بە تەواوەتی لاواز ببن. دیارە هەرچەند لاواز بن هەر هەندێک جار زەرەر و زیان لە هەردوو لا کەوتووە. وەکوتمان ئەو بۆشای ئەمنیە نە سوپای عێراقی لێە نە هێز پێشمەرگەی لێە، ئەوانش بە هەندیان وەرگردووە بۆی بتوان کردەوە تیرۆریستەکانی خۆیان لەو شوێنانە ئەنجام بدەن. ئەمە وای کرد کە
بیرۆکەیەک دروست بێت لە نێوان سوپای پێشمەرگە و هێزی عێراقی کە پەیوەندی و هەماهەنگی دروست بێت حەزی نزیکبوونەوە دروست بێت ئەم حەز نزیکبوونەوە وای کرد پێشکەوتن بە بابەتەکانەوە ببینێت بۆی دانیشتن هەبێت بتوانن پلان دابنن و تیرۆریستان لەو شوێنانە بڵێن بنبڕ بکەن یان بە تەواوەتی لاواز بکرێن. کاک ئەمیت لێرە ببوورە کەڕات ئەگرم لە پێشتردا ڕێکەوتن هەبوو لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بۆ دروستکردنی با بڵێن لیوا یاخود بە هەماهەنگی هەردوولا ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنی تێدایە یاخود ترسی تیرۆریستانی داعش تێدایە بپارێزێ بەڵام لە پاڵ ئەوە هەندێک کات ڕێکەوتنەکان جێبەجێ ناکرا ئەمەش گەلەوەی کە متمانە لە بینی سوپای عێراق و هیزەکانی پێشمەرگە کەم بوو و ئەمەش وای کردووە کە تیرۆریستانی داعش فرسەت بێنن ئەم بابەتە لە ئێستادا لە چ ئاستێکدایە لە بینی سوپای با بڵێن پێشمەرگە و هێز عێراقیەکان. ئەمە باسەکەم ڕەبتی کەم بەیەکەوە ئەگەر ڕێگەم بدەیت فەرموو دیارە بەڵام ئەگەر یەک تۆز بە کورتی پەیامەکەت بگەێنی سپاس دەکەم. زۆر باشە فەرموو. دیارە پەیوەندیەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچوو بۆی نزیکبوونەوە و هەماهەنگی لە نێوان هەردوو لا دروست بێت ئەمە وای کرد ئەو دانیشتانە دروست بێت و لە دانیشتنەکانە بیرۆکەیەوە دەست بکرێت کە ئەو شوێنانە وەکوتمان تیرۆریستان بنبڕ بکرێن. لە ئەنجامی ئەم دانیشتانە بیرۆکەی چی دروست بکرا چوار بنکەی هەماهەنگی دروست بوو لە شارەکان بڵین لە پارێزگای دیالە بنکەی هەماهەنگی دیالە دروست بوو کە بارەکەکەی لە خانەقینە لە کەرکک دروست بوو کە لە ناو شاری کەرکووکە لە مووسڵ دروست بوو کە لە مەخمورە و بنکەیەکی هەماهەنگی تر دروست کرا لە دەشتی نینەوە بارەکەکەی لە کەسکە و لە ڕێگای ئەم بنکەی هەماهەنگی ئەوانەوە زیاتر نزیکبوونەوە لە نێوان هەردوولا دروست بووە. ئەمە بەرهەمی دانیشتن و لێگەیشتن و ئەو بابەتانە بووە. دوایەوە ئەم پەیوەندیانە بەردەوامی بینی بەخۆیەوە سەردان دروست بوو لە نێوان لایەنی عێراقی وەکو فەرماندەی ئۆپراسیۆنەکانی هاوبەش بۆ هەرێمی کوردستان بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ ئەوی بتوانن پلان دابنن بۆ ئەم ئۆپراسیۆنانەی کە لەو شوێنانە ئەنجام بدرێت کە باسمان کرد بۆشایی ئەمنیە. دیارە ئەم بۆشایی ئەمنیە وەکوتمان تیرۆریستان بە هەندیان وەرگردووە کردەوەکانی خۆیان ئەنجام بدەن وەکوتمان لاواز بوونە نەیانتوانیوە وەکو پێشتر کە شەڕی ڕوبەڕۆبنەوەی کەن ئێستا شەڕی هەندێ ئسابات دروست بکەن سیسی و چوار بتوانن بە خاصەتە ماتۆر ئەو بابەتانە زەرە لە خاڵە سەربازیەکان بدەن یا هەندێک شوێن بۆ بدا بدەن ئەمانە بۆی ئەلەمانە ئێمە بە دوور بین و شوێنانە پاپکرێنەوە لەو تیرۆریستانە هیندانرا ئەو پلانە دابنا کە ئۆپراسیۆن لەو شوێنانە ئەنجام بدرێت. دیارە ئەم ئۆپراسیۆنانەی کە ئەنجام درا لە سەرەتای ساڵی ئەم ساڵ ناوی لێنرا ئیرادە سەلیبە. باشە ئەم ئیرادە سەلیبە قۆناغەکانی یەکەمی لە مای یەک دەست پێ کرد و ئێستا بەردەوامە بۆ ئیرادە سەلیبەی 5 دیارە هەندێکی ئەو ئیرادە سەلیبانە کە دروست بووە لە شارەکانی تری عێراق تەماس نەبوونە لەگەڵ پێشمەرگەیە بەڵام لەمەی پێنجەم تەماسن لەو شوێنانی کە لەگەڵ پێشمەرگەیە و بە هەماهەنگی و هاوبەشی هێزەکانی پێشمەرگە ئەنجام دراوە. ئەمەی مەرحەلەی پێنجەم لە ناوچەی گەرمیان دروست بوو لە شوێنەکان وەکو پەڵکانە و لە نزیک ئەو شوێنانەی کە خانەقین و تووس خورمات و ئەو بابەتانە. باشە دەمەوێت جگەر لە ئۆپراسیۆنەکە لەوەی کە کاریگەری لەسەر ڕاوەستکردنی با بڵێن پەلاماردانەکانی تیرۆریستانی داعشە بۆ لامان کاتا تا چەندە ئەمنیەتی بۆ ناوچەکان گەڕاندوێتەوە و دەرزگارکردنی هەر ناوچەیەک و پاکردنەوەی لە تیرۆریستانی داعش هێزی لێ جێگیر دەکرێت. دوای ئەوەی ئەم وەکوتمان ئەم شوێنانە پاکرێنەوە لە تیرۆریستان بۆ جارێکی تیرۆریستان لەم شوێنانە نەتوانن جێگیر بنەوە بیرۆکەی وەکوتمان لە پێشکەوتنی کارەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان بیرۆکەیەوە دروست کراوە کە دوو لیوای هاوبەش لە نێوان هێز پێشمەرگە و سوپای عێراقی دروست بکرێ و لەو شوێنانەی کە پێوەترێ جێگای بایەخی هاوبەش مناطق احتمام مشترک لەو شوێنانە جێگیر بکرێن و بۆ ئەوی جارێکی تیرۆریستان نتوانن لەو شوێنانە شوێنی حوانەی خۆیان دروست بکەن.
ئەمەش دیارە باشە لە خەڵکی ناوچەکە دروست کراوە کە ئەکەوێتە چۆن مناطق متنازع عليها لەو شوێنانە کە خەڵکی ناوچەکە ئیسفادەی لێکراوە و وەکو پێشمەرگە بەشدار بوونە لەو لیوایە لەگەڵ سوپای عێراقیە لەو شوێنانە جێگی دەکرێت. بەڵێ لە ئێستادا متمانی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لە چه ئاستێکدایە بۆ ئەنجامدانی ئۆپراسیۆن و هەماهەنگیەکانیشیان؟ هەنگاوەکان هەنگاوی باشی ناوە ئەو لێ تێگەیشتن و هەمانگی و پەیوەندی نێوان پێشمەرگە و لایەنی عێراقی ئەویش دەکڕێتەوە زیاتر بۆ ئەقڵیەتی فەرماندە سەربازیەکان لە وەزارەتی پێشمەرگە بە تایبەت وەزیری پێشمەرگە بە بەردەوامی جەخت لەسەرەوە کاتەوە کە ئێمە پەیوەندیمان باش بێ و هەمانگیمان هەبێ بۆ ئەوەی بتوانین کاری هاوبەش ئەنجام بدەین. هەروەها فەرماندە سەربازیەکانی تر لە ناو وەزارەتی پێشمەرگە و لە هێزەکانی هەفتا و هەشتا کە هەمویان هاوکار و هەماهنگن بۆی ئەم کارانە بەرەو پێشتر بچێ و ئەنجامی باشتری هەبێت. باشە ئەم ئۆپراسیۆنانە ئەتوانین بڵێن هەتا کەی بە دیاریکراوی بەردەوام دەبن؟ هەتا و کاتی تیرۆستانی داعش ئەبێت یاخود کاتێکی دیاریکراو هەیە بۆ کۆتایی هێنان بەم ئۆپراسیۆنانەی کە دەستی پێکراوە؟ ئەم ئۆپراسیۆنانە بە تاکید بەردەوامە بێت هەتا و کاتانی کە مەترسی تیرۆریستان هەبێت لەو ناوچانە و وەکوتمان ئێمە ناتوانین بڵێن بە تەواوەتی بنە بڕەکرێ لەو شوێنانە بەڵام بە تەواوەتی لاواز بوونە دەتوانین بڵێن لاوازتر بێ و مەترسیان کەم بێتەوە هەم بۆ خەڵکی ناوچەکە و هەم بۆ ئەو شوێنانی کە پێشتر ئەوانی لێبوونە دوای ئەوەی کە دوولیواکە جێگیرە بن بە تاوەتی دەتوانین بڵێن ئارام دەبێت. باش هەروەکو باست کرد هەوڵەکان بۆ دروستبوونی ئەو دوولی وایە کارەکانی نزیکە یاخود چاوەڕێی کات دەکرێت؟ کارەکانی نزیک بووەتەوە بە ئومێدین لە نزیکترین کاتە بتوانن پەیوەندی بکەن بە بنکەی مەشقەکانەوە و لەوێ دوایەوەی مەشق تەواو دەکەن جێگیر دەکرێن لە شوێنەکانی خۆیان. لە ئێستادا ئەو ناوچانەی کە با بڵین بۆشایی ئەمنی تێدایە بوونیان ماوە پێویستیان بەوە هەیە کە بەهێزە ئەمنیەکانی با بڵین یاخودیوە هاوبەشەکان یاخود هێزا هاوبەشەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بکرێتەوە زیاتر کام ناوچانن؟ ئەو ناوچانە کە وەک باسمان کرد پێوترێت جێی بایەقی هاوبەش کە هیچ هێزێکی تیان نییە. دیارە پێشتر ئەمە ڕێکەوتن کراوە لە نێوان هەردوولا کە هیچ ئۆپراسیۆنێک لەم شوێنانە ئەنجام نەدرێت بۆ نیەتپاکی هەردوولا بەبێ هاوبەشی لایەنی بەرامبەر. هەر ئۆپراسیۆنی ئەنجام بدرێت دەبێت هەردوولا بەشدار بێت بۆ ئەوی هەڵە تێگەیشت دروست نەبێت و کار نەکاتە سەر پەیوەندیەکان. هەر ئۆپراسیۆنی ئەنجام بدرێت لەو ناوچانە دەبێت بە هاوبەشی بێت و سەرکەوتوانە زیاتر جێبەجێ دەکرێت. ئەویش دەبەستێت بە زانیاری هەواڵگری کە لە ناوچەکە و دیارە لە هەندێک جار لە هاوپەیمانان هاوکار بوونە لە بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ وەرگرتنی زانیاری و هەندێک جار بۆ زەرگەیاندن بە تیرۆریستان. دەکرێت بڵێن زانیاری هەواڵگیریەکان لە ئاستێکی باشدای و توانیویانە هاوکارێکی باشی ئۆپراسیۆنەکان بن؟ دەتوانین بڵێن زۆر لە پێشکەوتندایە و سوودی باشی لێ وەرگیراوە چونکە هەموو ئۆپراسیۆنێک ئەنجام دەدرێت دەبێت پشت ببەستێت بە زانیاری هەواڵگری دوای ئەوە دەتوانی پلانی بۆ دابنین بۆ ئەوەی جوولە بکرێت بۆ ئەو ئەرکەی کە پێت دەستپێرێت. بابەتێکی دیکە هەیە لەوەی کە تیرۆریستانی داعش ناو بەناو هێرش دەکەن ڕەنگە هەندێک کات ئەو بۆشای ئەمنی کە دروست بێت چکە چەندێک بە هۆکاری ئەوە بێت کە هێزەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان لەو ناوچانەدا بۆشای ئەمنیان دروست کرد بێت هۆکارێکی دیکە ناوچەی جوگرافی بوو بێت کە ئەمەش دەرفەتێک ببێ بۆ تیرۆریستانی داعش. لەمڕۆ لەو ناوچانە دەکرێت بڵێن تیرۆریستانی داعش لە ڕووی جوگرافیەوە بە دەرفەتیان زانیوە خۆیان حەشار بدەن مۆڵگەی شاراوەیان هەبێت. بە تاکید ئەوان ئەو شوێنانیان بە هەند وەرگردووە کە بۆشایی ئەمنی تیا بووە ئەوە کووتمان هیچ هێزێکی تیان نەبووە. هەندوو شوێنانەیش هەندێک شوێنی تایە شوێنی سەختن شوێنی کشت و کاڵی چڕن یان ئەشکەوتە یان هەندێک شوێن هەیە شاخ و شوێنەکان ئەو بابەتانە بەیان بە هەند وەرگردووە بۆ ئەوی بتوانن زیاتر کردەوەی تێرۆسیتیا ئەنجام بدەن. ئەو شوێنانیش کەوتەتە ئەو شوێنانی وەکوتمان ناوچەکانی کێشە لەسەرەکان کە لێ نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە.
بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەڕێز ئەمێ درکن عادل زەنگەنە نوێنەری وەزارەتی پێشمەرگە لە فەرماندەی ئۆپراسسیۆنە هاوبەشەکانی ڕەخ سپاس بۆ وەڵامەکانت